إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله، بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خۆشەویست، خوشک و برا بەڕێزەکانم، خوای پەروەردگار لە سوورەتی آلی عیمرانە ئەفەرمێ: كل نفس ذائقة الموت. هەموو نەفسێک ئەبێ مردن بنۆشێ، بچێژێ. هیچ نەفسێک نییە نەمرێ. ئەمە بڕیارێکی ئیلاهیە. كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. حرچیها لەسەر ئەم زەویە، لە ئەوەلین و لە ئاخرین، لە صالحین و لە مفسدین، لە مؤمنین و کافرین و منافقین و مشرکین، هەمووی ئەبێ بمرێ. كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. كل نفس ذائقة الموت. لصالحين و لپیاو چاکان، لأنبياء لشهيدان، كوا پیغمبر آدم كيكم كذبو خواهي تعالى هنا يسر زوي، كوا وفاتي كردو قرايا وبولاي پروردگاري پیغمبر با پیغمبر، ونوح عليه السلام، وإبراهيم، وموسى، وعيسى، ومحمد المصطفى، صلواتي خواهي پروردگار لسر همویان بێ. ولا نێوانیانە دەیەها و سەدەها لە ئەنبیا و لە مرسلین، کوان خواهی تعالى بە پێغەمبەرە فەرمێ: إنك ميت. تۆ ئەبێ بمری ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وإنهم ميتون. وكافرەکانیش ئەبێ بمرن. کوان فرعونەکان لە هەموو زەمانەکان، کوان نەمرودەکان لە زەمانی هەموو پێغەمبەرەکانە، کوان یەکێکیان ماوە، کوان چیان پێ هات، یەکێکیان دەسڵاتەکەیان، سوڵتەکەیان، جەبەروتەکەیان مایەوە، کەسیان نەمانەوە. کەوا بۆ ئەم دنیای هی خوایە. لله ملك السماوات والأرض وما بينهما. کەس نامێنێتەوە لەسەر ئەم زەویە. خۆشەویستەکانم، غەم مەخۆن، بەسرەیە هەر جاری کەسێک ئەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة. پاداش لە دوای دنیایە. ئەم دنیایە هۆڵی تاقیکردنەوەیە، قاعەی ئیمتحانە. ئەو پیاوەیە لەم قاعەیە بەو شێوە کار بکات کە بیر لە دوای قاعەکە بکاتەوە، بیر لە دوای ئەم ئیمتحانە بکاتەوە. وإنما توفون أجوركم يوم القيامة. خوا وعدی داوە ئەم دنیایە لە ململانێ و صراعایە لە بەینی کوفر و ئیمانە. ئەبێ ئەو صراعە بمێنێ حتا ئاخر نەفەر کە لەسەر زەویە ئەمێنێ.
لە یەکەم نەفەرەوە کوڕی ئادەم و حەوا کوڕی پێغەمبەر یەکێکیان ساڵح یەکێکیان طالح یەکێکیان چاک یەکێکیان خراپ چاکە کوژێ الله ئەکبەر هەروا بووە کاتێ دەستی لێ بەرزەکاتەوە بیکوژێ ئەڵێ ئەتکوژم ئەڵێ ئەگەر دەست بەرزەکەیتەوە بمکوژی من دەست بەرز ناکەمەوە تۆ بکوژم دەست بەرز کەرەوە بمکوژە بۆ ئەوەی تاوانی من و خۆتیش هەڵبگری کوا قابیل ما ئەولە دوای هابیل لەبەر خاتر دنیا لەبەر خاتر تەماحی دنیا لەبەر خاتر ئەوەی کە حەزی لێ کرد ئەو کاتە وای ئەزانی براکەی برا پیاو چاکەکەی برا ساڵحەکەی ئەیبا بەس بۆ ئەو مایەوە نەوەڵڵاهی بۆی نەمایەوە خۆشەویستەکان كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز أو مهمة خۆشەویستەکانم أو مهمة كإنسان لەوێ باتەوە پیاو ئەو پیاوەیە لە ژیانی دنیاە بە شێوەیەک ڕۆیشتووە بە شێوەیەک هەڵس و کەوتی کردووە بە شێوەیەک ژیاوە کە خۆی لە خۆی ڕازی کردبێ هەوری دابێ بۆ ئەوەی پاداشتی ئەو ڕۆژە وەربگرێتەوە لە خەمی ئەوەیە بووە لە هەموو کردار و لە هەموو گفتارێکە قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين بڵێ من نوێژم سەربڕینم ژیانم هەر هەمووی وە مردنەکەشم هەمووی بۆ پەروەردگاری عالەمە بۆ پەروەردگاری جیهانیانە چونکە ئەو پاداشتە گەورەکەی بۆم ئامادە کردووە لەوە دۆ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة ئامادەی کردووە لەوێ بردنەوەی ڕاستەقینە ئەوەیە کە ئینسان لەو دنیا بیباتەوە بردنەوەی ڕاستەقینە ئەوەیە کە ئینسان بە سەربەرزی مردبێ بە سەربەرزی ژیا بێ و بە سەربەرزیش مردبێ فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز لە ئاگری جەهەنەم دوور خرایەوە و خرایە بەهەشت ئەوە بردیەوەی ئەوە بردنەوەی ڕاستەقینەیە خۆشەویستەکانم وەڵڵاهی هەرچی بردنەوەی دنیا هەیە هەمووی کاتیە هەمووی نامێن تۆ بیری لێ بکەرەوە خۆشەویستەکانم ئێمە چەند شت هەبووە لە دنیا حەزمان لێ کردووە ئاواتمان ئەوە بۆ پێی بگەین کە پێی ئەگەی هیچ لەزەتێکی نییە لەزەتەکەی کاتیە زۆر کاتیە و نامێن لە دنیاە تۆ چەند ئاواتت هەبووە بیری لێ بکەرەوە چەند ئاواتت هەبووە پێی گەیشتووی خوا یارمەتی داوی پێی گەیشتووی ئیسە هیچ لەزەتێکی نییە جاری وایە لە بیریش دەشێتەوە وتوتە خوایە بەس بمگەێنە ئەو کاتە بەس بمگەێنە ئەو ئاواتم ئیتر وعد بێ ئاوا ئاکەم کە ئەگەی چونکە لەزەتەکەی دائیم نییە یەکسەر وعدەکەشت لە بیرە چێتەوە یەکسەر وعدەکەتیش لە بیرە چێتەوە وما الحياة الدنيا ئەم ژیانی دنیاە خوای تعالی ئەفەرمێ إلا متاع الغرور إلا لەزەتێکی کاتی هەڵخەڵەتێنەرە زۆر کەسی هەڵخەڵەتاندووە زۆر کەسی هەڵخەڵەتاندووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشبیهمان بۆ ئەکا بە پیرێژنێک کامل دەمچاوی خۆی قیناع کردبێ مکیاج کردبێ گەنجان ئەخەڵەتێنێەوە ئەزانێ ژنێکی گەنجە بەس کاتێکە مکیاجەکەی ئەشوە کاتێکە قیناعەکەی لە ئەبا سەیرەکە پیرێژنێک خەڵکە زۆر هەڵەخەڵەتێت لتبلون في أموالكم وأنفسكم بێگومان تاقی ئەکرێنەوە خۆشەویستەکانم ژیانی دنیا تاقی کردنەوەیە لتبلون لامەکەی لامی تەکیدە ونونەکەش نونی تەکیدە واللهی تاقی ئەکرێنەوە لە خودی خۆتانە بە نەخۆشی بە ناڕەحەتی بە مردن بە شەهید بوون و هەروەها کەس و کارتان دۆست و خۆشەویستان ئەحبابەکانتان و لە پارە و پولتە تاقی ئەکرێیتەوە لە پارە و پولتە لە ماڵ و سەروەت و سامانتە تاقی ئەکرێیتەوە ولتسمعن من الذين أوتوا الكتاب من قبلكم ومن الذين أشركوا أذى كثيرا ودڵنیابن ئازارێکی زۆر ئەدرێن لەلایەن ئەهلی کتاب
ئەوانەی کە خۆیان بە جوولەکە و خۆیان بە گاور ئەزانن بە شوێن کەوتووی موسا و عیسا ئەزانن. الله ئەکبەر. لەلایەن ئەوانەوە ئازار ئەدرێن، لەلایەن ئەوانەی خۆیان بە شوێن کەوتووی موسا، ئەوانەیشی کە خۆیان بە شوێن کەوتووی عیسا ئەزانن عەلەیهیم السەلام، کە ئەوان بەریئن لێیان. و هەروەها لەلایەن مشریکەکانی خۆتانیشەوە، لەلایەن هاوبەش بڕیاربەرەکانی خۆتانیشەوە، لەلایەن ئەوانەوە کە لە خۆتانن بەناو مسلمانن، جلوبەرگی خۆتانیان لەبەرایە، بەڵام مشریکن. هەر جۆرە شیرکێک هەیە، مهم خواناس نین، مهم خواناس نین، مهم الله پەرست نین. سبحان الله. لەگەڵ الله شتی تر ئەپەرستن، لەوانەیشان نوێژ بکەن، والله هەنێکیان لەوانەیە نوێژ بکەن، بەڵام پڕ ناو دڵی لە غلە و لە بوغزە بەرامبەر بە عەبدەکانی خوا، بەرامبەر بە بەندە ڕاستەقینەکانی خوا، بەرامبەر بە موحیدەکان، بەرامبەر بە ئەوانەی کە بە خوێنی خۆیان ئاڵای ئیسلام بەرزەکەنەوە. قینیان لەوانەیە. لا حول ولا قوة إلا بالله. نفاق لەوە نفاقتر، شرك لەوە شركتر. ومن الذين أشركوا أذى كثيرا. ئازارێکی زۆر ئەدرێن، بەڵام خوای تعالی فەرمێ وئین تصبروا وتتقوا، ئارام بگرن، نافەرمانی خوا مەکەن، لا مەدەن لە فەرمانەکانی خوا، فإن ذلك من عزم الأمور. هەموو پێغەمبەرەکان ئەوە ڕێگایان بووە، قەومەکانیان ئازاریان داوە، بگرێ سەریشیان بڕیوە. تەسەورەکەن پێغەمبەر هەبووە، پێغەمبەر بووە، ئەم بەنی ئیسرائیل سەریان بڕیوە، جوولەکە سەریان بڕیوە، پێغەمبەر یەحیا سەر بڕاوە، پێغەمبەر زەکەریا بە منشار کراوەتە دوو، پێغەمبەرەکانی خۆیان سەر بڕی، پێغەمبەرەکانی خۆیان سەر بڕی. خۆشەویستەکان، پێغەمبەران ئەمە ڕێگایان بووە، لە ڕێگای خوا لایەن نەداوە، چەندی ئازار دراون، چەندی ناڕەحەت کراون، لەلایەن قەومەکانیانەوە، لەلایەن منافق و دوڕوەکانەوە، لەلایەن مشركەکانەوە، بەڵام لە ڕێگا لایەن نەداوە. وئین تصبروا وتتقوا فإن ذلك من عزم الأمور. ئێمە بە پێغەمبەران هەنێکیان ئەڵێن ئولو العزم، یعنی خاوەن صبر، خاوەن تحملێکی زۆر، خاوەن ئارامگریەکی زۆر، خاوەن تەقوایەکی زۆر. ئەوانە گەورەی پێغەمبەرەکانن. تۆیش ئەگەر ئارام بگری و تەقوای خوات هەبێ، لەسەر ئەو ڕێبازەی گرتووتە بەر حتا ئەدباتە ناو قەبر، کە دوژمنەکەتیشان ئەبێ بڕاتە ناو قەبر. ئەو ناتوە، ئەوە نییەوە نەبێ ئەو لە قەبر ڕزگاری ببێ. بەڕاستی ئەوە عەزمی ئومورە. ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون. وأنا زاني أواني كلا بيناو خوايا أكجرين، أوانا مردون، والله أوانا زيندون، للاي پروردگاریان روزي أدرين زيندون، لمنو تو زيندو ترن فرحين زور زور دلخوشن بما آتاهم الله من فضله. بوي كخواي تعالى بياني بخشي ولا فضل ونعمة لو رحمتي كخواي تعالى بياني بخشي ولا لم دنيانا خوش، لم دنيا برلا بلايا، لم دنيا برلا نهامتيا رزقايان بو كي هيا خوشينا كاكاتي لقاعي امتحان دلأتشي بسر برزي، لو قاعية رزقاري أبي بسر برزي بدرجة وبليكي برز زور بالخوشة بتأكيد. ويستبشرون بالذين لم يلحقوا بهم. مجدش أدن بوانيك يشتعني لدنا وقاعك يعني مجدان في أدن كسركوتني كسرتكوتني قورا أو يلو قاعية درشي بسر برزي لسر يباستان بردوان بل أوان بإيما ألين مجدا أدن بإيما بيمان ألين. ويستبشرون بالذين لم يلحقوا بهم ألا خوف عليهم ولا هم يحزنون. هيج ترستان لسرنيا هيج بيتعقد مبن لسر ريقاي خوتان لسر أو ريبازي قرطان تبر بردوان بن حتى أقنا ولا إخواي فرود. يستبشرون بنعمة مجدا أدن بو نعمة قوريا من الله للا ينفر وردقار وفضل وأو فضل قوريا كأخواي تعالى أيضا بأهل إيمان بتايبتي وانيك لبيناو خوايا أكو جرين لبيناو خوايا شهيد أبن وأن الله لا يضيع أجر المؤمنين. بيقومان خواي تعالى هرجيز أجر باداش لإيمان داران ناخوتين بزايا ناغ كي وكو يكوايا كسيك لبر خاطري خوا لبر خاطري ديني خوا لبر خاطر شريعتي خوا لبر خاطري عدالتي خوا لبر خاطري چاكسازي لبر خاطري اوي كوا ظلم نيوي انكس روحي خوي بكا بفيدا مالي خوي بكا بفيدا منالو كسو كارو حمو اوي هيتي بكا تفيدا قرباني لبر خاطري خوا لقل كسيكا كحمو جيانيا لفساد وخرافة كاري أبوا لمجيني خلني خلق أبوا لويا يعني خرافة كاري لسر زي أبلاو بيتو
ئەیانەوێ هاوڕەگەزخوازی لەسەر زەویا بڵاو بێتەوە، ئەیانەوێ وڵاتیان پڕ لە فەساد بێ لەبەر ئەوەی خۆیان سوڵتەکان لەدەست دەرنەچێت. کەس نەڵێت ئەو سوڵتەیە بۆ ئەو پارە و پولە بۆ ئەو خوێن مژینە بۆ ئەوەی خەڵک گەنجان بە تایبەتی مەشغوڵی فەساد و خراپەکاری بن تاوەکو ئەوانیان لەبیر بچێتەوە، تاوەکو ئەوان و نەوەکانی ئەوان و کوڕ لە دوای کوڕ و نەوە لە دوای نەوە خوێنی ئەو خەڵکە بمژن بەسەر ئەو خەڵکە و سەڵتەنەت بکەن. خۆ ئەو سەڵتەنەتش موقەتە، بەس ئەوان نازان چونکە باوەڕیان بە قیامەت نییە. کە ئەم دوانە وەکو یەک وایە، وەڵڵاهی وەکو یەک نی، وەڵڵاهی شەو و ڕۆژ وەکو یەک نین، وەڵڵاهی تاریکی و ڕووناکی وەکو یەک نین. بەڵام ئەم قسە بۆ کی ئەکرێت؟ بۆ کەسێک کە تێبگەیە ئەهلی ئیمان بێ. یا ڕەبی خوایە بە خاتر ناوەجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەیت، هیدایەتمان بدەیت، دامەزرامان بکەیت لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی. اللهم یا ڕەبی خوایە، یا ڕەبی خوایە ڕەحم بەو کەسانە بکەیت کە داوای دوعای خێریان لێکردین. یا ڕەبی خوایە کە نەخۆشیان هەیە، خوایە شیفای نەخۆشەکانیان بدەیت. یا ڕەبی خوایە هەر کەسێ لە پێناوی خوایە ئەژێ و لە پێناوی خوایە ئەمرێ. یا ڕەبی خوایە سەربەرزی کەی لە ڕۆژی قیامەتەوە ئەوەی کە وعدت پێداوە پێی ببەخشی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت، یا ڕەبی ئێمەش لەسەر ئەو ڕێبازە پاکە، لەسەر ئەو ڕێبازە چاکە بەردەوام بکەی حتا ئەمان گەینێتەوە لای خۆت. یا ڕەبی خوایە ڕۆژێ لە ڕۆژان پەشیمان نەبینەوە لەسەر ئەم ڕێبازە کە گردومانەتە بەر. یا ڕەبی خوایە ڕۆژێ لە ڕۆژان پەشیمان نەبینەوە لەسەر ڕێبازی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. یا ڕەبی خوایە یەک ڕۆژ لە ژیانمانە نە بە زمانمان نە بە پەنجەی دەستمان تەوقیع بۆ زاڵم و ستەمکاران نەکەین. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوەجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین. یا ڕەبی کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگرە، لە فتنەی ئاخر زەمان بە دوورمان بگرە، گەنجانمان ساڵح بکە، ماڵ و مناڵمان ساڵح بکە، ڕەحم بە مردوەکانمان بکە، ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکە. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. إيمان داراني خوشويس كان برابر ريزا كان لحديثك صحيحة في غمري خوشويس من صلى الله عليه وسلم أفرمي هيك كسيك نية كبتش يتبهشتوا حزبك جاري كي تبقى رتبوا مجاني دنيا هيك كسيك نية كاتك أتشيت بهشت جاري كي ترحسك بقريتو وجياني دنيا چونکە بەهەشت لە چاوی ژیانی دنیا فەرقەکەی زۆرە ئیلا یەک کەس نەبێت، ئەو کەسەی کە لە پێناوی خوایە شەهیدە بێت. کاتی ئەبینێ ئەو شەهیدیە چی پلەپایەیەکی هەیە، چی لای خوا مەزنە، چی ئەجر و پاداشتێکی هەیە، حەز ئەکا دەیەها جار زیندوو بکرێتەوە بێتە ژیانی دنیا، لە پێناوی خوایە جارێکی تر شەهید بکرێت و بگەڕێتەوە بۆ شوێنە، پاشان جارێکی تر بگەڕێتەوە بۆ دنیا، لە پێناوی خوایە شەهید ببێت و بگەڕێتەوە بۆ ژیانی دنیا. تەنها شەهید لە پێناوی خوایە چونکە پاداشتەکەی ئەوەندە گەورەیە، لەگەڵ یەکەم قەترە خوێنیا خوای تەعالا لە هەموو گوناحەکانی خۆشە بێت، لەگەڵ یەکەم قەترەی خوێنیا ئەگاتە پەروەردگاری، خەڵکی بۆی ئەگرین ئەو زۆر دڵخۆشە، شەفاعەت ئەکا بۆ کەس و کاری، بۆ دۆستانی، بۆ خۆشەویستانی. بۆیە بەڕێزان ئەو کەسانەی کە لە پێناوی خوا ئەمرن ئەوانە بەڕاستی زیندوی حەقیقین نەک مرن.